ئینسانی موسڵمان پێویستە زیاتر پشت بە خوای پەروەردگار ببەستێت لەگەڵ ئەوەدا کە هۆکارەکان بەدەست دێنین، لەگەڵ ئەوەدا کە هۆکارەکان لە بەرچاو دەگرین، لەگەڵ ئەوەدا کە هەموو ئامۆژگاریەک، هەموو ئەو شتانەی کە دەبنەمایەی چارەسەری بۆ ئەو نەخۆشیە پێویستە ئینسان لە بەرچاویان بگرێت، بەڵام لە سەروی هەموویانەوەی ئینسانی موسڵمان پێویستە پشت بە خوای پەروەردگاری خۆی ببەستێت، چونکە ئێمە خوای پەروەردگار پێی فەرمووین قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا، هیچ شتێکمان توش نابێ ئللا بە فەرمانی خوای پەروەردگار نەبێت. ڕەنگە ئەو نەخۆشیە زۆر زیاتر لە خۆی گەورە کرابێت و ڕەنگە خەڵکێک زۆر لە زیاد لە پێویست ترسا بێت کە لە کاتێکدا زۆر شت هەیە بەخوا زیاتر جێگای مەترسیە و ساڵانە خەڵک زیاتر پێی دەمرێت، بەڵام ئێمە وەکو پێویستیش لێی ناترسین. بەڵام جاری وا هەیە ئەگەر بوومە لەرزەیەک دێت، ڤایرۆسێک دێت، خەڵک ئەوەندە زیاد لە پێویست دەترسێت تەوەکوول و پشتبەستنی بەخوای پەروەردگار لەبیر دەچێتەوە. بۆیە تەوەکوول یەکێکە لە سیفەتە هەرە بەرزەکانی ئینسانی ئیماندار. پیاوێکی ئەمریکی دەگەڕێتەوە لە دوای ئەوەی کە موسڵمان دەبێت، دەڵێ ڕووم کردە ڕۆژ ئاوای ئەفریقیا بۆ ئەوەی ئیمان و ئیسلامەتی و پشتبەستن بەخوای پەروەردگار فێر بم. لە یەکێک لە قسەکانیدا دەگەڕێتەوە دەڵێ کاتێک کە لەوێ بووم بایەکی زۆر توند هەڵی کرد، تەنانەت هیچ شتێک خۆی لەبەر نەدەگرت، بایەکی زۆر توند هەڵی کرد. دەڵێ ئەوانەی کە مەڕ و ماڵاتیان هەبوو لە سەدا 60 مەڕ و ماڵاتەکانیان لە دەستدا تەنها لە سەدا 40 مابووە. بۆیە لە کاتێکدا کە بایەکە تەواو بوو، تەپ و تۆز و ناڕەحەتیەکە تەواو بوو، ئەوانەی کە لەوێ بوون موسڵمانەکان سەرۆک عەشیرەتەکەیان زۆر بە ئاسانی و زۆر بەهێمنی بە ئەو پەڕی متمانە بوون بەخوای پەروەردگارەوە گوتی هیچ شتێکی وامان لەدەست نەداوە، لە سەدا 40 مەڕ و ماڵاتەکانمان ماون، دەتوانین جارێکی دیکە سەر لە نوێ دەست بە ژیان بکەینەوە، زۆر ئاساییە. تەماشاکەن بەڕێزان، ئێمە ئێستا جاری وا هەیە لە سەدا 2مان لەدەست نەداوە، بەڵام کەسێک لە جیاتی ئەوەی کە ڤایرۆس بێوژیت لەسەر سەرەی بەنزین یەکدیکە دەکوژن. پێویستە ئینسانی موسڵمان بەڕاستی لە هەموو کاتێکدا پشت بەخوای پەروەردگار ببەستێت و پشتی بەخوای پەروەردگار قایم بێت و متمانەی بە خودای پەروەردگاری خۆی هەبێت، لەگەڵ ئەوەشدا کە هەموو ڕێنماییەک بەکاردێنین، بەڵام لە سەروی هەموویانەوە ئینسانی موسڵمان پێویستە تەوەکولی تەواوی لەسەر خوای پەروەردگار هەبێت و متمانەی بە خودای پەروەردگاری خۆی هەبێت. با کۆتاییەکەی بڵێن وەکو هاجرە خێزانی ئیبراهیم سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت، متمانەمان بە خوای پەروەردگار هەبێت. لە کاتێکدا خوای پەروەردگار فەرمانی کرد بە ئیبراهیم پێغەمبەر کە لەگەڵ خێزانەکەی و منداڵێکی گچکە بچن بۆ مەککە، لە کاتێکدا کە ئاوەدانی لێ نەبوو، هیچ شتێکی لێ نەبوو، هیچ کەسێکیشی لێ نەبوو، چوون بۆ مەککە. ئیبراهیم بە فەرمانی خودای پەروەردگار هاجرەی خێزانی لەگەڵ ئەو منداڵە گچکەیە بەجێ دێڵێت. دوای ئەوەی کە بەجێ دێڵێت، هاجرە پرسیاری لێ دەکات چەند جارێک، دوای ئەوەی کە دەڵێ بە فەرمانی خودای پەروەردگارە کە ئێمە لێرە بەجێ دێڵی ئەی ئیبراهیم، دەڵێ بەڵێ بە فەرمانی خودای پەروەردگارە. لەو کاتێدا ئەو ئافرەتە ساڵح و ئیماندارە بە ئەو پەڕی متمانە بوونی بە خودای پەروەردگار دەڵێ مادام بە فەرمانی خوای پەروەردگارە، خوای پەروەردگار زەیامان ناکات. ئەو متمانە بوونە بە خودای پەروەردگار لە چۆڵەوانیەک لەگەڵ منداڵێکی گچکە، لە کاتێکدا کە ڕەنگە بای 2-3 ڕۆژ چەند ڕۆژێک خواردنی پێبوو بێت، بەڵام بە ئەو پەڕی متمانە بوونەوە بە خوای پەروەردگار دەڵێ مادام بە فەرمانی خوای پەروەردگارە، خوای پەروەردگار زەیامان ناکات. بۆیە پێویستە ئینسانی موسڵمان هەمیشە پشتی بەخوای پەروەردگاری قایم بێت، تەوەکولی لەسەر خوای پەروەردگار هەبێت و گەشبین بێت و بە حاڵەتێکی ئاسایی سەیریکە، بەڵام لە هەمان کاتیشدا هەموو ڕێنمونیە کە پێمان دەگوترێت پێویستە جێبەجێ بکەین.